تەواو. بینەرانی هێژای کوردستان 24 سڵاوتان لێبێ. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لەلایەن ڕێکخراوێکی سیاسی بە ئامانج هەندێک لە بازار و ناوەندە بازرگانی و کار و کاسبیەکانی ڕاستەوخۆی بەرژەوەندی هاوڵاتیان گرانە ئامانج و سووتێنران لە هەفتەی ڕابردووش لە دوای لێکۆڵینەوەیەکی چڕی نێوانی هەردوو وەزارەتی ناوخۆی کوردستان و عێراق پاژەوەی کە لێکۆڵینەوەکانیان بۆ ئەنجام گەیشت دەرکەوت کە پارتی کرێکارانی کوردستان لە دوای ئەم تاوانکاریانە بوو کە بەسەر بازارەکانی هەولێر و دۆک و کەرکووک هێنایان. تا ئێستا چەندین بەرنامە لەسەر ئەم بابەتە کراوە. ئەم شەو لە پرۆگرامی بۆ هەمووان ئێمە لە دیوێکی دیکەدا ئامانجە سیاسەکانی ئەم تاوانکاریە ڕوون دەکەینەوە بۆ ڕایگشتی بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر سامان سۆرانی ئەکادیمیست و شارەزا لە پەیوەندیە نێودەوڵەتەکان، هەروەها بەڕێز فازڵ بەشارەتی سیاسەتوان و پەرلەمانتاری پێشووی کوردستان و بەڕێز بەختیار تاڵبانی چاودێری سیاسی زۆر بەخێر بێن. لوتفتان نوانت کاک دکتۆر دێمەلای جەنابەت پێم خۆشە بزانم وەسفێکی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بۆم بکەیت لە ڕووی ئایدۆلۆژیەوە ڕێکخراوێک یان پارتیشی چۆن چۆنیە کەرم کەڕ. سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو ڕێزم هەیە بۆ میوانە بە ڕێزەکانتان و بۆ بینەرانی بەرنمەکەتان. بەپێی ئەو بەرنمەیە کە پارتی کرێکاران لەسەری دامەزراوە لە ساڵی 1970 پارتێکی مارکسیست لینینیست بووە بە میتۆدۆلۆژیەکەی کە بەکاری هێناوە بۆ پەیڕەوکردنی پێر بەرنمەکانی جۆرێک بۆ لە ستالینیست و پارتی کرێکاران لە ساڵی 1970 یەکەم بەیاننامەی کە دەری کردووە هێرشی کردووەتە سەر کۆمەڵێک حزبی سیاسی لەوانە حزبی کاوەیە، پارتی دیموکراتی کوردستانە، پارتی یەکێتی نیشتیمانیە و کۆمەڵێک پارتی تریش کە هێرشی کردوتە سەریان لە یەکەم بەیاننامەی بۆ مەبەستەی ئەو دژ بە فئۆداڵە دژ بە دەرەبەگ و ئەمانەیە و پاش ئەوە لە 1984 دەستی بە خەباتی چەکداری خۆی کردووە، بەڵام زۆربەی کارەکانی کە ئەنجامی داوە بۆ ئەو مەبەستە بووە کە لە سەرەتایە بە حساب پارتێکی نەتەوەیی بووە، مەبەستی سربەخۆبوون بووە و جاوا بوو لە سەرەتای دامەزرانیەوە هەتا ئێرە پارتێکی نەتەوەیی بووە بە دڵنیاییەوە نەخێر، بەڵام ئەوەی کە جاڕی داوە لە ساڵی 1970 بۆ نمونە 94 کە وتویانە 16 ساڵ بەسەر دامەزراندنی حزبەکەمان تێپەڕیوە، ئێمە لەم ساڵەیە بژدەی ئەوە دەدەین کە سربەخۆیی بۆ کورد بۆ دەوڵەتی کوردستان دێنین و ئەمانە هەمووی بووە بە خەون، کەواتە لە ناوەڕۆکە ئەو پارتە ئەگەر بەو شێوەیە دامەزراوە بۆ مەبەستێکی تر دامەزراوە، کۆمەڵێک بیرۆکەی یوتیوبیایی لەگەڵ خۆیان هەڵگرتووە و لە هەمان کاتیشە ئەگەر بە مێژووی پارتەکەیە بڕۆینەوە دەبینین ئەو پارتە هەوڵی داوە چی شتێک کە نەتەوەییە، شکۆی نەتەوەیە، ئەمانە ئەو لێی دەدا هێرشە کاتە سەری و تا ئێستاش ئەو بەرنامانەی کە ئەنجامی داوە بۆ ئەو مەبەستە بووە ئەو هێزولایەنانەی کە بۆنی نەتەوەیان لێبێ لاواز بکرێن و ئێمە ئەوەش دەبینین کە لە سەرجەم ئەو کار و چالاکیانەی کە ئەنجامیان داوە بۆ لێدانی شکۆی نەتەوەی کورد بووە، نەک بۆ بنیادنانی ئەو نەتەوەیە. لە هەمان کاتە ئەو پارتە لە وڵاتانی دەرەوەش بۆ نمونە لە ئەوروپا چالاکیەکانی بەو شێوەیە نواندووە کە بەداخەوە هەڵبەتە چووکە ئێمە باس لە گەلی کوردستانەکەین و ئەو پارتە ناوی خۆی ناوە پارتی کرێکارانی کوردستان بەو شێوەیە کە هەوڵەدا بۆ کوردستان ئەو بەرنامانەی کە لە ئەوروپاش ئەنجامی دابوو بەرنامەکان چوونە ناو چوارچێوەی بۆ نمونە هێرشکردنە سەر مڵکی گشتی و لە هەمان کاتیشە خۆپیشاندان ئەنجامدان لەسەر ئەوتۆبانەکانی ئەو وڵاتانە تا ئەوەی کە وای کرد ئەو وڵاتانە ناچار بن کە ئەم پارتە بە پارتێکی تێروریستی لە قەڵم بدەن و بیخەنە ناو لیستی ڕەشی خۆیانەوە. ئێوە دەبینن کە لە ئێستادا ئەو پارتە لەلایەن
ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەلایەن بریتانیا لەلایەن یەکێتی ئەوروپاوە کە زیاتر لە 26 دەوڵەتە لەلایەن یابانەوە لەلایەن نیوزیلنداوە بە پاتێکی تێروریسی لە قەڵم دراوە ئەمە کێشەیەکی گەورەیە بۆ دۆزی کورد بۆ گەلی کوردستانیشی پێوەیە دێمەوە خزمەت جەنابەت کاک فازڵ ناخەژێن نییە بەدەستی کورد ئام تاوانکاریە یان با بپرسم وەکو کوردێک کاتێک جێویست دەبی پارتێکی سیاسی کە ناوێکی کوردستانی پێوەیە لە لێکۆڵینەوەیەکی وڵاتێکی عێراقی بڵێنەوەی عەرەب زۆرینن دێنە سەر شاشەوە ئیعلانی دەکەن پارتێکی کوردستانی کە دووبارەی دەکەم و ناوێکی کوردستانی پێوە دەستی لەو تاوانکاریە هەیە بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێزی ئەم بەرنمەیە سپاس بۆ هاوکاران و هاوڕێنی بەڕێزم بەڕاستی ئەگەر بۆ شعار بگەڕێنەوە پێم وایە هەموو حیزبێک کاملە لە شعار و لە دەربڕینی ئەدا کاملە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە دەگەڕێتەوە بۆ فەلسفەی سیاسی هەر حیزبێکی سیاسی دامەزرا و لە هەرێمی کوردستان یان هەر کام لە پارچەکانی تری کوردستان کەدا دەمەزرێ لە کردەوەکەیە فەلسفە سیاسیەکەی بە واقعی بۆ هاونیشتمانیان بۆ خەڵکە سیاسی و ڕۆشنبیرەکە و بۆ هەتا دەوڵەتانی دەوروبەریش دەتوانێت کردەوەکانی خۆی بە عملی بسەلمێنێ بەداخەوە ئەو کردوانەی کە پەکەکە دەیکا دەتوانم بڵێم زۆر مخالیفی شعارەکانی خۆیەتی لە سەرەتای دامەزراندنیەوە بۆ ئێستا چونکە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە نەیتوانی وە ڕازگۆ بێ نە لەگەڵ حتا خەڵکە سیاسی قەدیمەکانی خۆی کە بەشێکی لێدا بڕاونیان سەرنگون کراون لەلایەنی ئەو پارتەوە یانقیش کراوە لە ناویان بەڕێز عوسمان ئۆجەلان کە برای سەرۆک ئاپۆ بوو باقیقەت لەو حیزبە وازی هێنا هاتە پەنای هەرێمی کوردستان هەتاوەکو کۆچیشی کرد لەبەرەوەی کردەوەکانی پارتی کرێکاریانی کوردستان نەیتوانیوە حقیقەتێک یان واقعێک لە لای خەڵکە شۆڕژگێڕەکە دروست بکە و ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای هەشتاکان کە ئەم پارتەی تێدا دامەزراوە یەکەم حیزب لە کوردستانی باشوور کە دەرگای دۆستایەتی بەڕووی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەدا کردوتەوە پارتی دیموکراتی کوردستان بووە بەڕاستی ئەوە وە قوربانیشمان لە پێناوی ئەو دۆستایەتیادا زۆر کاریگەری سەر پەیوەندی نێوان هەولێر و ئەنقەراشە لەسەر بەتاکید یعنی چەندین جار دەوڵەتی تورکیا هەڕەشەی سڕینەوەی هەرێمی کوردستانی کردووە و هەڕەشەی لە ناوبردننی هەرێمی کوردستانی کردووە حتا ساڵی 90ەکانیش بەڵام ئەم پارتە دەتوانم بڵێم وای کرد کە نەتوانێت ئەو متمانەیەی خۆی لە ناو خەڵکی باشووری هەرێمی کوردستان و هەتا لە باکووری کوردستانیش بپارێزێ بەڵام کردەوەکانی ئێستایی پارتی کرێکاران بەڕاستیەکەی ئەگەر بەو شکڵە هەر ئیدامەی پێبداوە پێم وایە ناتوانێت ئەو ڕێچکە و ڕێڕەوە کە گرتوێتی ناتوانێت ئەوە ئیشارەت پێبدا چونکە ئەوە لە واقعدا تێکەڵ بە نەهج و بەرنامە سیاسەکەی پەکەکە بووە کە ئێستاکێ پیادەی دەکا و لە واقعدا ئەگەر وەکو خۆی سیرکەین پەکەکە ڕێچکەی ئەساسی خەباتی سیاسی خۆی ون کردووە ڕێگەیەکی هەڵبژاردووە بە بەردەوام شقلی سیاسی و متمانەی جەماوەری ئێستا زیادەتر جێبەجەکاری ئەجندایەکی تایبەتەی یعنی معەنە ئەمێ ئەوەت عارفکەم و ئەوەی کە هەڵی بژاردووە ڕۆژ بە ڕۆژ ئەبێتە جێگەی ڕەزامەندی نارەکانی گەلی کورد و ئەبێتە سەبەبی پوکانەوەی خۆی و زەربەی کاریگەر لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بە تایبەت لە باکوور و ئەوەتە گێچەڵەکەیشی پێچاوەتە ناو هەرێمی کوردستان بەڵام ئێمە ئومێ دەکەین بتوانرێت بە شێوەیەکی حەکیمانە وەکو چۆن تا ئێستاکێ توانراوە سیاسەتێکی نەرم لە کوردستانی باشوور بەرامبەر بەو سیاسەتە چەوتەی پەکەکە بکرێ پەکەکە بیر بکاتەوە کە ئێمە توانیومانە ڕوبەڕووی هەموو دوژمنە داگیرکەرەکانی هەرێمی کوردستان ببینەوە بەڵام زۆر بەلامانەوە سەختە وەکو کورد ڕوبەڕووی پارتێکی تری سیاسی بە ناو کورد ببینەوە بەڵام ئەمە پەکەکە دەیکا من پێم وایە تەیدکەری زیاتر بۆ ئێمە دروستەکە کە ئێمە بە هەر نرخێکە بێ نابێ بێڵین پەکەکە ئاژاوەگەڕی لە هەرێمی کاتێکدا کە جەنابی سەرۆک بارزانی خوێن ڕشتنی کوردی حرام کردووە دێم وڵای جەنابەت کاک بەختیار
پێدوە ئامانجی سیاسی بازرگانی لێدان لە بەرژەوەندی هاوڵاتیان نا ئامانجە گەورە سیاسەکە لەلایەن پەکەکەوە بۆ سووتانی بازارەکان چییە؟ وەک گوتم ئابوووریەکە وەڵانەیە زیاتر ئامانجە سیاسەکە چێ وەکو چاودێرێکی سیاسی. مشتەر تا سپاسان دەکەم میوانە ئازەکانش دەکەم کە لەگەڵ ما بەشدارن لەم بەرنامەیە. من بۆچونێکی تایبەتیم هەیە لەسەر ئەم ڕووداوانەی کە بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە سەرجەم کوردستان دێنە ئاراوە ئەم ڕووداوانە. من پێم وایە ئەمەی کە ڕوویدا لەم ڕۆژانە یان ئەو زنجیرە سووتان و بازار سووتان و کاریگەری دروستکردن لەسەر خەڵک یعنی حەلەقەیەکە لە زنجیرەی کۆمەڵێک تاوانکاری و دژایەتیکردنی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان. یعنی تەنها ئەمە کۆتایەکەی نییە، ئەمەش عەلەقەیەکە لەو زنجیرەیە. ئەگەر سەرەتاکەی بۆ 2014 بگەڕێتەوە کاتێک کە بڕیاردرا بوجە و موچەی هەرێمی کوردستان ببردرێت، دوای سەرتۆپەکەی لە 16 ئۆکتۆبەر دەرکەوت کە مەبەستیان ئەوەیە کۆتایی بە هەرێمی کوردستان بهێنن. دروست ئەوە حەلەقەی دووەمی بوو. دوای حەلەقاتی دیکەی بە دوا داهات بەوەی کە دەستیان بەوە کرد کە هێدی لەسەر خۆ سەرچاوەکانی هێزی هەرێمی کوردستان وشک بکەن، سەرچاوەکانی هێزی لە ئابووری و لە دارایی و لە ئەمنی و گەشتەوەی لە ناوەندە میدیاکان بڵێن بە هەر حاڵ کۆمەڵێک سەرچاوی کۆمەڵێک سەرچاوی هێزی هەبوو هەوڵیاندا ئەم سەرچاوەیە یەک بە یەک وشک بکەن. دەستیان پێکرد لە با بڵێن یەکەم جار بوجە و دوای کاریگەری دروستکەن و خەڵک تووڕە بکەن لە دژی دەسەڵات و بەداخەوە لە ناو هەرێمی کوردستانشە ئەگەر هاوکاری و تعاون و مامەلە نەکرا لەگەڵ ئەو با بڵێن پیلان و پلانگێری و دژبەراتی هەرێمی کوردستان نەدەتوانرا سەرکەوتوو بن. بەداخەوە ئێمە لە کاتێکە دەسەڵاتێکی سیاسیمان هەیە دوای ڕێفراندۆمە بزنەکە هەرێمی کوردستان بڕیارێکی دەرێ هەبوو هەوڵدرا جارێکی دیکە هیچ کات بڕیاری سیاسی لە کوردستان لە دەست هێزێکی سیاسی نەبێ بەتەنها. وەک چۆن ئەگەر بگەڕێنە دواوە لە شەستەکانە حزبێکی سەرتاسەری هەبوو کە دای پارتی دموکراتی کوردستان بوو لە زاخۆ تا خانەقین حکمیە کرد، ئەو کاتیش هەوڵدرا کە یەک هێز سەرتاسەری لە کوردستان حکم نەکات کاتێکە با بڵێن دەکەوتنامەی 11 ئازای ساڵی هەفتا بەڵام خۆپەکە لە ڕۆژ ئاوای کوردستان حزبێکە بەتەنها حکومڕانی دەکات هیچی قبوڵ نییە. ئەوە ڕۆژ ئاوای کوردستان ئەزمونێکی ئەوتۆ نییە کە بلێیت کوردانی هەموو کوردی لەگەڵ شەڕی سووریاوە ئەوەمی دەبینی ئەزمونێکە هەر گۆرانکاریەکە ئەزمونێکە ڕەنگە لەگەڵ هەر گۆرانکاریەکە لەگەڵ هەر یارمەتیدانیان لەگەڵ هەر نزیکبوونەوەی تورکیا لەگەڵ سووریا و ئەزمونە کۆتایی پێبێت. بەڵام ئەم ئەزمونە هەرێمی کوردستان ئەزمونێکی دانپێنراوی نێودەوڵەتیە ئەقلیمیە ناوخۆی عێراقا. بۆیە من پێم وایە کە باسی زنجیرەکەمان کرد هاتە ئەوەی کە دەست برێ بۆ قوتی خەڵک هاتبوو گەشتە قۆناغێک کە داهاتی هەرێمی کوردستان نەگرێتەوە ناو دەخینەی گشتی هانی خەڵک دەدرا کە بەشێک لەوەی کە توندڕەوی و تووڕەیی لە دژی ئەم دەسەڵاتە دروست بکرێت هانی خەڵک دەدرا کە دەوام دەکەن. من پێم وایە لێدان لە قوتابیانی خۆشەویستی ئێمە لە هەندێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هیچ فەرقی نەبوو لە لێدان لە قوت و لە ڕزقی خەڵکی هەولێر. خۆ تۆ خەڵکێکەکەیتە بارمتە لە پێناو مەرامێکی سیاسیە فەرقی چییە؟ خۆ ئەمیش تۆ دێیت دەستگێرە کاسبە بازارە ئەمانە کە تۆ دەیت لە ڕزقیان دەیت لە ڕۆژێکی هەستیاری قسەکانی جەنابەت دەرکەوت. ئەگەر پێشتر هەندێک هێز ویلایانی سیاسی هەبوون مەترسیان هەبوو بۆ سەر هەرێمی کوردستان و پێگەوڕێەکەی ئێستا وەلیاتەوە مەترسیان هەبوو بۆ سەر جیرفانی وڵات. من بەبیری جەنابتان دێنمەوە بەبیری جەنابتان ئەم فشار و گوشارە سیاسیانەی کە هاتە سەر سەنتەری دەسەڵات لە هەرێمی کوردستان زیاتر لەوەیە خۆی دەبینیەوە کە پێشتر باسم کرد هێزێکی سیاسی بەڕێو هەڵکشان دەچوو دەنگەکانی زیادی دەکرد جەماوەری زیادی دەکرد وایان کرد کە چۆن هەوڵ بدەن ئەم هێزە سیاسیە لە مەحتەوا بەتاڵکەنەوە سەرچاوەکانی هێزی نەهێلن کۆمەڵ دەستیان بۆ کۆمەڵێک شت برد. بەسەر باسم کرد بابەتی بایکۆت و شتی وا لە سلێمانی و کۆمەڵێک شتیان دەست پێ کرد. دوای ئەوە داوای شتێکیان کرد کە ئێمە ئەمانەوێت بابن ئابووری ئازادمان دەوێت یان
یان با بڵێن لامەرکەزیەتی ئیداری و مالیمان دەوێت ماوەیەک بەوە فرچکیان گرت بوو دوای کە ئەوە فەشەلی هێنا بابەتی با بڵێن لامەرکەزیەتی ئیداری و مالی جارێکی کە دەستیان بەوە کرد کە زەختێکی ئابووری لەسەر ئێرە بکەن و با بڵێن دەوام و مؤسساتی دەوڵەت پەک بخرێت دوای ئەوە هات لەسەر ئەوەی کە جابوونەوەی شار و دوای ئەوەی کە کۆکردنەوەی واژوو بۆ بەغدا کە ئێمەمانە هەرێمێکی ئەمە زنجیرەیەکە ڕەنگە ئەمە کۆتایەکەی نەبێت ئەمەی کە بازار ئەسوێنرێت بازارستانش بەشێکە لەوەی کە تۆ خەڵک تۆڕە بکەیت بەیانی دوو بەیانی هەڵبژاردنە ئەو خەڵکە تووڕێ لە تۆ ئەجا وەڵام لای دکتۆر لە هەڵبژاردن خەڵک ئەوانەی لەبیر بێ خۆشبەختانە کە مای خۆشبەختیش نێ لە هەمان کاتدا ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسی کە لەو چەند ڕۆژی ڕابردووە بینیمان هەومان تۆ چی بە هاوڵاتیان دەڵێی لە کاتی هەڵبژاردنە ئەوانەیان بەبیر بێتەوە ئەوەی کە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە باسکرا هەمووی سفر کردەوە جارێکی دیکە وای کرد کە خەڵک متمانەی بە دەسەڵات و بە حکومەتەکەی خۆی بێنێتەوە ئەوەشی کە گرنتی بوو بەڕاستی کە من پێم خۆش بوو ئەم پرۆسەیە دەبدیژی نادیار قەپات نەکرات دۆسیەکەیان جێتەکەی دیارە و دۆسیەکەیان بەکرایی مایەوە و بۆیە داوا کرا کە هەر هەموو ئەو خەڵکی کە زیانی بەرکەوتووە بچن سکاڵای خۆیان تۆمار بکەن لەبەر ئەوەی جێتەکەی دیارە دەست لەو شتانەیە هەبوو. دەستخۆش کاک دکتۆر لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتەکانەوە یان لەسەر ئاسی نێودەوڵەتی کاتێک پارتێکی سیاسی وەکو پارتی کرێکارانی کوردستان وەک جەنابەت ئاماژەت پێدا لە دەستپێکەوە کە خۆی ئیعلان کردووە بۆی خەبات بکات لەو بۆشەی کە وابەستێ بە خودی حزبەکەەوە لەسەر ئاسی نێودەوڵەتی کاتێک پەکەکە دێتە باشووری کوردستان بیانوو دەدات بەدەست وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی ناوچەکە بەوەی هێرشکەنە سەر ناوچەکە لە ئیکۆنۆمیکت دەدا لە گەشتیاری دەدا بە هەموو شێوەیەک ڕوبەڕووبوونەوەی یەکتری ئۆتۆماتچی کاریگەری دەکەوێتە سەر هاونیشتیمانیان و ژیان و گوزەرانیان پێم بدەێت لە ڕووی نێودەوڵەتیەوە ئیدانەکردنی ئەو پارتە سیاسیانە یان ئەو هێز و ئەو ڕێکخراوانە چۆن لێک دەدرێت بێژگەلەوەی کە بلاگلیستن یان لە خانەی تیرۆرن چی دیکە هەیە لەڕوا قانونیە نێودەوڵەتێکە ئەلبەتە پارتی کرێکاران ئێستا وەکو فاکتەرێکی نادەوڵەتی دەرەوەی یاسە مامەڵا دەکات شوێنی خەباتی ئەو پارتە دەبوو لە باکووری کوردستان بێت و جەماوەرەکەشی جەماوەری باکووری کوردستان بن لەبەرەوەی کە دەوێت دامەزراوە و دامەزرێنەری خەڵکی ئەوێ و خۆشی بە پارتێکی ئەوێ لە قەڵەمداوە لە ڕاستیە ئەوە ڕووی نەداوە ئەو سنووری وڵاتانی بەزاندووە و هەوڵی داوە لە سەرەتا لە سووریا وجودی بێت لە سووریاش لەگەڵ ڕژێمی پێش و حافز ئەسەد دەستی تێکەڵاو کردبوو ئەوە بوو لە سالی بیقاع با بڵێن ئۆردوگای دروست کرد بوو بۆ مەشق و ڕاهێنانی ئەندامەکانی تاوەی کە وای کرد هێرش بکاتە سەر وڵاتێکی وەکو ئیسرائیل تاوەی کە وای کرد کە ئیسرائیلیش دەستی هەبێ لە گرتنی عەبدوڵڵا ئۆجەلان لە ساڵی ৯٨ بەو شێوەیە کە پارتێک ئەوە ئامانجی بێ کە گرێ نەدرابێت بە خاکەوە گرفتێک دروست دەکات لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتی و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ دەکات کە ئاماژەمان پێی کرد کە 26 وڵاتی ئەوروپی ناویان کردوتە ناو لیستی تێرۆرەوە و وڵاتانی وەگولایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بەریتانیا بە هەمان شێوە یابان و نویزلەندا ئەوەی کە بەنسبەت ئێمە گرفتە ئەوەیە کە ئەو پارتە ناوی خۆی ناوە پارتی کرێکارانی کوردستان و گەلی کورد دۆزێکی هەیە پارتێکی کرێکارانی با بڵێن چەپڕەوی بناژۆیە کە لە ڕاستیە باوەڕی بە فەندەمێنتەکانی دیموکراتیک نییە پارتەکە لە سەرەتاوە بڵێن بە شێوەیەکی دیکتاتۆری بەڕێوە چووە و بواری نەداوە ئەندامەکانی مافی ئەوەیان هەبێت کە لەی جیا ببنەوە یاخود بۆچوونێکی جیاوازیان هەبێت لە هەمان کاتە بابەتی نایاسایی کردووە بەوەی کە خەڵکانێکی لە خۆگرتووە و تەجنیدیانی کردووە کە لە خوار و 18 ساڵن چه کچ بن چه کوڕ بن و بەکاریانی هێناوە بۆ کردەوەکانی کە دژ بە دەوڵەتانن و یەکێک لەوانە وڵاتێکی وەکو تورکیایە کە ئەندامی ناتۆیە خۆتان دەزانن
ئەمانە هەمووی بوونەتە باعسی ئەوەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە چاوێکی تر تەماشای ئەو پارتی کرێکارانە بکە کە لە ڕاستیە دەبوو خەباتەکەی خۆی لە وڵاتی خۆی بکات و بە شێوەیەکی بە تایبەتی لەم سەردەمەی کە ئێمە هەین بە شێوەیەکی ئاشتیانە یاخود لە ڕێکخراوەی مەدەنی زۆر باز دەکرێت لەوەی کە با بڵین کوردانی باکوور خەباتی پەرلەمانیان گرتە بەر پێشووتر هەر پەکەکە سیاسەتەکەشی لەوان تێکداوە خۆی ئەوانەی کە زۆر جار بەڵێ ئەوانەی کە جیابوونەوە لە پەکەکە و باڵی کە مەبەستیان بوو سیاست بکەن بچنە ناو ئەوەی کە بەڕێکخراوەیی کار بکەن بۆەوەی کە ئەندامانیان هەبێت لە پەرلەمان و حزبێکی تر دروست بکەن کە جیابێت لەو باڵە چەکداری کە هەیە بەڵام قبول نەکرا ئەوەی ڕاستی بێت بۆیە هەر ئەو شوای کرد کە هەژمونی ئەو باڵە سەربازیەی کە ئەمڕۆ بەداخەوە چۆتە ناو وەکو چۆنەڵێ هاوچێشەیەکی تر کە کاری ئەجندەی وڵاتانی دراوسێ دەکات و هەوڵی ئەوادات کە لەگەڵ ئەو هێزە هەرێمیانەی کە هەیە تەبابێت بۆ ئەوەی کە ئەجندەی ئەوان ببات بەڕێوە ئەمە لە حزبێکی سیاسی خاوەن با بڵێن ئایدۆلۆژیایەکی سیاسی بە مەبەستی ئەوەی کە ڕزگاری کوردستانی مەبەست بێ چۆت وەکو کۆمپانیایەکی لێ هاتووە و ئەرکی ئەوەی گرتوۆتە ئەستۆی کە چه ئەجندایەکی پێ ببەخشێ ئەو جێبەجێکاری بێت بۆیە دەبینیت بە لەوەتەی کە با بڵێن هەرێمی کوردستان وەکو قوارێک لە پاش نەوەتویەکەوە لە پاش ڕاپەڕینەوە و شەرعیەتی خۆی بە شێوەیەک لە شێوەکان وەکو دیفاکتۆ بەدەستهێناوە ئەو پارتە هەرێمی کوردستانی و حکومڕانانی لە هەرێمی کوردستان پێ قبول نەبووە لە سەرەتاوە دژایەتیانی کردووە تا ئەم ساتە وەختەش بە هەمان شێوە بۆیە دەبینیت کە کاتێک با بڵێن هەرێمی کوردستان مەبەستێتی نەوت هەناردەی دەرەوە بکات گاز هەناردەی دەرەوە بکات بۆڕی دەتەقێنێتەوە هەڕەشەی ئەوە دەکات کە گازی هەرێمی کوردستان نابێ بە تورکایە تێپەڕێ ئێمە دژی دەوەستین و ڕێگری لێ دەکەین یعنی ئەمە جێی سەر سوورمانە باشە چ وەکو چۆنەڵی بەرژەوەندیەکی تۆ لەناو ئەم هاوچێژەیە کە دژایەتی دەکەیت ئەوەی کە جەنابتان لە سەرەتای بەرنامەکەتان ئاماژەتان پێی کرد کە هەوڵی داوە لێرە ئاشوب دروست بکە ناساقامگیری دروست بکە بەشێکە لەو بەرنامەیە کە ئەمڕۆ دەبینن هەولێر و دهۆک ناوچەیەکن کە ڕێگرن لە کۆمەڵێک بەرنامەی ئەجندەی هەرێمی کە لەم ناوەیە دەیانەوێت جێبەجێ بکرێن ئەو دەیەوێت ئەوە لاواز بکات و بەدڵنیاییەوە توانای ئەوەشی نابێت کە ئێوە جەماوەری گەلی کوردستان بە ئاگان لەو پیلان و ئەو نەخشانەی کە با بڵێن ئەو پارتە دای دەڕێژێت و ئەو کۆمەکارانەی کە هەوڵی ئەوە دەدەن ئەو بکەن بە فاکتەرێک دژ بە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە سەرکەوتن بەدەست ناهێنن لەبەرەوەی هەرێمی کوردستان و سیاسەتی حەکیمانێت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکە کە بۆ هاوسەنگیە بۆ دەست پێشخەریە بۆ ئاشتی و لە هەمان کاتە کارکردنە بۆ ئەوەی کە ئاسایش بەرقەرار بێت لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەشە بۆیە سیاسەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەرێمیش بۆ ئەو مەبەستە بووە کە لەگەڵ وڵاتانی دراوسێ لەسەر ئاستی چاو مامەڵە بکرێت و ڕێزگرتنی دوولایەنە بوونی هەبێت و بەرژەوەندی ئەو وڵاتانش ڕێگەی هەرێمی کوردستانەوە بپارێزرێت. بەڵێ کاک فازڵ لە کۆنگرە ڕۆژنامانەکە بینیمان ئەوەی پێگەیشتین پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هەموو ئەو کارانەی کە ئەنجام دراون بە ئەندامانی شخصی خۆی ئەندامی ڕسمی پەکەکە جێبەجێ نەکراوە بەڵکو بە ئەندامانی پارتێکی دیکەی سیاسی کە لە باشووری کوردستانن وەشدارن لە حکومڕانی و لە دەسەڵات و لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمان و لە هەموو کۆی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بەشدارن هەرچەند پێش بەرنامەش ئاماژەمان پێدا بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ داوە کە ئەو لایەنە سیاسیە وەکو حەزب دەستی تێدا نەبووە بەڵام وەکو ئەندامانی دەستیان تێدا بووە لە جەناب دەپرسم وەکو سیاسێکی ئەم وڵاتە وەکو پەرلەمانتارێکی پێشووی کوردستان ناکرێ یان کاتی نەهاتووە ئەم پارتە سیاسیە کە بەشدارە لە حکوومەت وەک گوتم لێکۆڵینەوە لەو ڕووداوانە بکات لەو ئەندامانەی خۆی کە تێوەگلاون دەستی دوون لەگەڵ پەکەکە. بەڵێ بەڕاستی من خەتەرەکە لەوا دەبینم ئەگەر لە ڕابردوو مەنافەسە یان سیراعە سیاسیەکە ئایا پەکەکەیە یان لە ناوخۆی هەرێمی کوردستانە
لەگەڵ پارتی بوو بێ یان ویسپێتیان ڕێ لەو کاروانی ئاوەدانیە بگرن کە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو دروست بووە بە تاکید من بۆ خۆم زۆر جار پێشبینیم کردووە کە ئەم کاروانی ئاوەدانیە ئەوە زۆر گێچەڵی بۆ دروست دەبێت چونکە دەتوانم بڵێم بۆتە چقلی چاوی هەموو دوژمنەکانی گەلی کورد لەبەرەوە ئەو بنیادنانە کوردستان بەرەو بنیادنانێکی دەوڵەتڕانی هەمیشەیی دەبا و کوردستان بەرەو بنیادنانی ئابوووریەکی بەهێزی سربەخۆ کە ببێتە بنەمای ئابووری ژیان بۆ تاکی کوردستان بۆ خەڵکی کوردستان دەبا لەبەرەوە ئەمە بە تەئکید بێگرفت و بێ هەوراز و نشێو نابێ بەڵام هەوراز و نشێوەکە لێراوە دەستی پێکردەوە پێشتر کە ئەرزم کردن خەتەرەکە لەوا دەبینم ئەگەر پێشتر ئەم سراعە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان یان لەگەڵ ئەو کاروانی ئاوەدانیا بوو بێ ئێستا قۆناغی ئەم شەڕە گوازراوەتەوە بۆ شەڕ دش بە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان دش بە ژیانی خەڵکی کوردستان ڕاستەوخۆ لێدانە لە وەتەری ژیانی تاکی خەڵکی کوردستان چونکە من ئەوە بە دوکان سوتاندن نازانم ئەوە بە سوتاندنی ژیانی خەڵکی کوردستانی دەزانم ئەوە بە سوتاندنی بنەمای ئابووری خەڵکی کوردستانی دەزانم بە تایبەتی لە سێ شوێن سێ بازاڕی گەورە سوتاوە بەڵام دوو لە بازاڕەکان ئەگەر بیشگەڕێنەوە بۆ مێژوو ئەمە بازاری کەلەپوری نەتەوایەتی گەلی کوردستانە چی قەڵای هەولێر بازاری قەڵای هەولێر چی بازاری کەرکووک ئەمانە دوو بازاری مێژووین زۆر جار خەڵکە بیانیەکان هاتوون ئەم شوێنە دێرینانەی گەلی کوردیان پیشانداون ئەوان دێن لێرە هەم شوێنە دێرینەکە دەکەن بە خۆڵەمێش و لە ناوی دەبن سامان و ژیانی خەڵک بە خۆڵەمێش دەکەن و دژایەتی خۆیان ئیعلان دەکەن بۆ خەڵکی کوردستان و من پێم وایە دەبێ خەڵکی کوردستان ڕوبەڕووی ئەم هەڕەشانە و ڕوبەڕووی ئەم کاری دوژمنکاریانە ببێتەوە کەوا ڕوبەڕووی گەلی کوردستان دەبێتەوە و ئەوەیشی کە جەنابەت لەگەڵ کاک دکتۆر ئیشارەت پێدا بەڕاستی گەورەترین شەڕ یان با بڵێن گەورەترین سەنگەری تۆڵە سندنەوە ئێمە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان لە پێشە و ئەبێ تێڕوانینی زۆر باش و تێڕوانینێکی لە یادە نەچوو لە بیر نەکرا و ئێمە هەمان بێ بەرامبەر بم تاوان و جەریمانە چونکە ڕۆژێ خەلە و خەرمانی خەڵک دەسووتێ ڕۆژێ زەیوزاری جوتیاران لە خۆراوای کەرکووک داگیر دەکرێت ڕۆژێک دێن بازاری خەڵکی کوردستان دەسووتێنن کە لە پور و شوێنە مێژوویەکانی گەلی کوردستان لە ناو دەبن ئەمانە لەوە دەرچوو کە دژایەتی پارتی دیموکراتی کوردستانێ کەوتونەتە سەنگەری دژایەتیکردنی گەلی کوردستانی باشوور جا بۆیە من پێم وایە ئێستایە و مانگێترە یاندووە خەڵکی کوردستان دەبێ نەیارەکانی خۆی بناسێ و داکۆکی کەریش لە حەق و مافەکانی خۆی بزانێ کێن ئەوانەی کەوا داکۆکی لە مافی ئەوان دەکەن خەرەبەی دوکانە سوتاوەکانیان دەکەنەوە بەنداویان بۆ دروست دەکەن و شوێنی کار و کەسابەتیان بۆ بەرهەمدێنن لە کوردستانە دەبێ چونکە ئەمە کاروانێک نییە ئێستا دەستی پێکردووە من ئەوە بەیادی هەموو خەڵکی بەڕێزی کوردستان دێرمەوە لە گەرمەی شەڕی ناوخوا لە ساڵی 98 و 96 و پێش 95 و ئەوانە لەو کاتانە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سنووری زۆنی زرد بە حقیقەت پر دەبەسرا هێڵی کارەبا دەبەسرا جادەی جووتسایی دروست دەکرا و دەیان پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بە هاونیشتمانانی هەرێمی کوردستان دەکرا ئەوەتە کە ئێستاکێ زۆر لەو پرۆژانە هاتوونەتە بەرهەم و خەڵکی کوردستان لە بەرهەمەکەی دەبینن بۆیە ئەم دژایەتیکردنە کە ئاوا دەکرێت من هیوادارم ئەوە شتێکی ئەوەندە ئاسان و سەرپێی نەبێ بەیانی خەڵک لە یادی بچێت چونکە ئەمە دژایەتیکردنی وە لە ناوبردننی مێژووی دەیان ساڵە و سەدان ساڵی خەباتی ڕزگاری خوازی میلەتی ئێمە چونکە ئێمە بە هەزارەها قوربانیمان لە پێناوی ئەم کوردستانە داوە هەمومان نەزانین پێشمەرگە بووین لە سەردەمی شار ئێمە هەتا جادەیەکی قیرمان دەبڕی دەیان جار دادەنیشتین و هەڵەساینەوە هەتا لە جادەیەکی قیر دەپەڕینەوە ئەم وڵاتە بە بەرهەم هاتووە ئەم وڵاتە پرۆژەی ئاوەدانکردنەوەی تایە پەرلەمان و حکوومەت و لەشکر و ئاڵامان هەیە سەرۆکی هەرێم و دەستگای خزمەتگوزاری و تەشریعیمان لەم وڵاتە هەیە ئەمە بە خوێن و قوربانیدانی میلەتێک ئێمە یەک میلەتمان لە پێناوە داوە
ناکرێ خەڵک ئەو حەقە بەخۆی بدا بێ شوێنە مێژوویەکانی ئێمە بێژیانی خەڵکی کوردستان بسووتێنێ و دژایەتی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکە بۆیە ئەبێت لە ئێستاوە هەموو تاکێکی خەڵکی کوردستان ئەمە بکاتە هەگبەی هەڵبژاردننی کوردستان لە چەند مانگی داهاتوو کە ئێمە هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان دەکەین و ئەو هەوڵ و تەقەلایانەی کە ئێستاکێ جەنابی سەرۆک باردانی و جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیران و قیادە و سەرکردایەتی ئێمە بۆ ئەم هەرێمەی دەدەن خەڵکی ترش حیزبە وەکو ئێمە خۆیان بە زۆر خۆشیان لە ئێمە بەباشتر دەدانن بەڵام خەڵکی کوردستان دەبێت سەیری کردەوەکانی ئێستای قیادەی سیاسی لە کوردستان بکە کێ توانیوێتیشان بداتە بەر ئەو مەسئولیەتە داکۆکی تەواو و داکۆکیێکی شێلگێرانە لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بۆ ئاوەدانکردنەوە و بۆ ڕاستکردنەوەی ئابوووریەکی ڕووخاوی داتەپی و لە هەرێمی کوردستان بکرێ بۆ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان. دەست خۆش کاک بەختیار ئەو بلبیانێ سیاسی کە هەیە لە نێوان پارتە سیاسەکان لە هەرێمی کوردستان دەکرێ بگاتەوە ئاستەی کە یارمەتی لایەنێکی دیکەی سیاسی بدرێ بۆی بێ لە بەرژەوەندی هاوڵاتیان بدرێ ینی ئەو ملمانە سیاسیە پێویستە ئەوە دیموکراتی داوایە وڵی من لە جێگایەک ئاماژەم پێداوە لە نووسینێکشە بەداخەوە کە ئێستا ئیلێم یعنی ململانی وەرکابرایەتی سیاسی گەشتوتە ئاستێکی زۆر نزم و بێزەوەر و قێزەوەنیش لە نێو دووکەوانە خۆناغی جنێودان تێپەڕی کار گەشتە ئەوەی کە لە قوتی ڕۆژانەی خەڵک بدەیت شەرەف و کەرامەت هاتووتە سەر ئەگەر سەرەتا ئەوەیە لە بەرژەوەندی لە کاسبکاران بدرێ لە هاوڵاتیان بدرێ ئەگەر سەرەتا دەست بۆ قوتی فەرمانبەر بردرا کە زانیان بەوە دەرەنجامێکی ئەوتۆی نەبوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە ماوەکانی پێشوو نەوتی ئەفرۆشت و موچەی ئەدا ئەگەر لە ماوەکانی پێشوو هەر چۆنێک بێ دەیتوانی بەشێک لە موچە و بوجە بۆ خەڵکی کوردستان پەیدا کات کە زانیان ئەلەوەیە دەرەنجامێکی نەبوو دوجار هاتن ڕاستەوخۆ لە خەڵکی دیکەی غێری موچەخۆر بە تارگێت و بە ئامان گیرا یعنی کە کار گەشتە سەر ئەوەی کە وەکو کە مامۆستا باسی کرد ئەتۆش قەیسەری هەولێر شوێنەوارە و لە تۆمار کراوە لە یونسکۆ قەڵای هەولێر تۆمار کراوە لە یونسکۆ قەیسەری کەرکووک تۆمار کراوە لە یونسکۆ خۆشبەختانە لە قەیسەری کەرکووکەوە سەری داوەکان دەستی ئەوانەی کە لیژنەی لێکۆڵینەوە دەستیان کەوت یعنی تەنانەت مادەیەکیان بەکارهێناوە ئەگەر زۆر پسپۆر نەبی لە بواری تەقینەوە و لە باری سوساندن هەموو کەس عەقلی و مێشکی بۆ ناچێت ئەوەی کەوتە بێژەکەی وزارەتی ناوخۆی عێراق دەلێت بابەتێکە وەکو هەویرە بچووکە دەیکێتە ناو پاکەتێکەوە دەیکێتە جێگایکی نادیار و قەپاتیەکەی دوای 5 سعات دوای 4 سعاتێک گڕەگرێت و ئەسووتێت ئەمە نەک بۆ هەولێر و دهۆک بازاری چێت لە دهۆک نەک بۆ کەرکووک بەردامە و پیلانیان هەبوو بۆ جێگای دیکەش بیکردنەوە یعنی تەنها لێرەیە خۆی نەبینی بۆیەوە بۆیە من پێم وایە سەرجەم ئەمانەی کە ڕوو ئەدانەی سیاسی لە پرۆسەیەکی دیموکراسی سەرجەمی ئەوەیە بگاتەوە ئاستا سەرجەمی دەچێتە خانەی ئەوەی کە پێی دەگوترێت ئێمە تابلۆی سیاسی لە کوردستان دەگۆڕین دێتەوە خانەی ئەوەی کە پێی دەگوترێت هاوسەنگی سیاسی لە کوردستان ڕاست دەکەینەوە برادر هاوسەنگی سیاسی تابلۆی سیاسی بە دوکان سوتاندن و بە لێدان لە قوتی ڕۆژانەی خەڵکی و کاسبکار و دەستگێر و خەڵکی وە هاوسەنگ بۆ ناگەڕێتەوە تابلۆی سیاسی بۆ ناگۆڕێت لە قەوسەکە ئەدی بە دەست لە ملکردنی نێرانی کوردستان هاوسەنگ دەگۆڕێت جا من دەستەملانەی نێرانی کوردستان کۆنگرەی کاک سەعدین بینی وەکو دەلێن عذر ئەقباح یعنی عذری لە قەباحەتی خراپترەوە بوو کە دەلێ کەسێکی ئێمە لە دژە تیرۆر تەجدید کراوە باشە من حزبێکی گەورە و گران بم ئەگەر ئەندامێکی باڵام لە دژە تیرۆر نەکو ئەندامێکی ئاساییم فەرماندەی ئۆپراسیۆنی گەرمیان کە برای ئەم کوڕە شوێنەوارەیە کە پێشتر کاندید بوو لە بۆ پەرلەمان لە 2010 برای ئەوە کە ناوی کاک ئاشتیە بابرین ئۆپراسیۆنەکانە تۆ کە سەرکردەیەکی سەربازیت تەجدید کرابێت دەبێت زۆر بە خۆدا بچیتەوە دەبێت ئەو حیزبە لە باتی ئەوەی بێت
تۆمەت دروست بکات لە باتی ئەوەی بێت باسی سیناریۆی ئەوەی کە قۆڕ کاکسعلی ناوینا سیناریۆ قۆڕ دروست دەکرێت باشە ئەمە لە چۆن سیناریۆ تۆ لە دیوێکی دیکەی کۆنگە ڕۆژنامۆستیەکەدا دەلێیت ئێمە ئاگادار کرێنەوە لەلایەن دەستگای هەواڵگەری عێراقەوە کە زابوتێکی ئەفسەرێکی ئێمە بەشدارە لە ئەم کارە ئێرهابیانەی کە لە شارەکان کراوە هێزەکانی یەکەی هەفتە ئێمە کەوا دەلێین کاکسادیش بە هەمان شێو ئاماژەی پێدا ئێمە دوو حزبی گەورەین دەلێ ڕەنگە لە ناو ئێمە و لە ناو حزبی دیکەشا خەڵکە بێت بەڵام تۆ دەبێت لێرە بوەستیت نابێت تەنها بۆ بۆستی بڵێ وەڵام من موچەکەی و امتیازەکانیم بڕیوە لەوەیە تۆش ناتوانانی بیبڕیت تۆ لێرە حکومەتی هەرێمی کوردستان تەیە دەبوو وەکو جنابی فەرمووی ئاگاداری حکومەتی هەرێمی کوردستان بکراتەوە لەبەر ئەوەی ئەو کەسێک کە لە مؤسسەیەکی ڕسمی موچە لە هەرێمی کوردستان وەرەگرێت لە حکومەتی هەرێمی کوردستان دەبوو حکومەتی هەرێمی کوردستان ئاگادار بکرات پێش دەستگای هەواڵگەری عێراق بیتە ئێمە ئەو کەسە لای ئێمە ئەوە ناوەکەیەتی بەڵام پەیوەندی بە ئێمەوە نییە بۆ خۆی ئیشەکەی کردووە بەڵام من گوای نابینم ئەو دوو حیزبە بە ناویش دەیهێنمی لەبەر ئەوەی شتەکان ئاشکرایە مراد قەڵێران خۆ لە هەڵبژاردنەکانی ئەو دوایی عێراق پازگاکانی عێراق بە ئاشکرا لە میدیاکانی خۆیەوە هاواری کردوتی کاکە دەنگتان بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ دڵسۆز و بۆچی ئەم دوو حیزبە هەماهەنگی و تەنسیق و هەواهەنگیی باش لە ئێوانیاندا هەیە ئێستا ئەوەی کە زۆر جار باز دەکرێت فڕۆکخانەی سلێمانی بەڕووی تورکیادا ئەوان شاردێتەوە هەواهەنگیان هەیە مراد قەڵێران بۆ خۆی دەلێت دامیان دەکات پشتگیریان دەکات فەرمووە لە مووسڵ دوێنێ کۆبوونەوەیەکیان کردووە زۆرینەیەکیان لەگەڵ محوەری مقاومە دروست کردووە حەشدی شعبی و محوەری مقاومە ئەو دوو کورسیەی برادران یەکێتی نیشتیمانی بەگەر ئەو لایەنە دەکەوتن کە دژە کوردن لە مووسڵ کە ئەوان فەخر و شانازی پێوە دەکەن دەڵێن لە دوای ڕوخانی سەدامەوە یەکەم جارە بڕیارێک بدەین تاریکی لەسەر مووسڵ نێرین یعنی تاریکی بەسیانەوەیە کورد دەستی کورد لەسەر کورد مووسڵ نەماوە یعنی وەکو پێش سەدام وەکو پێش ڕوخانی داتەوە وەزعی مووسڵ شانازی بەوە دەکەن کە کورد نەما لە مووسڵ لە کاتێکە دوو کورسی هێزێکی کوردی بۆتە دارشق بۆ ئەو هێزە بەخۆیان دەڵێن محوەری مقاومە بە زۆرینەیەکی کەم بەبێ هیچ پرەنسیپێک بەبێ هیچ یاسایەک بەبێ هیچ دەستورێک بڕیارێکیان داوە وەکو ئینقلاب سەرجەم پۆستەکانیان دەستی کورد لەناو کووردا پارتی دیموکراتی کوردستان وەرگرتەوە بۆیە ئەمە بهێنایە بە نمونە لە شنگار و لە مووسڵ و دەشتی نینەوە ئەم دوو حیزبە هەماهەنگیان هەیە بەڕێوەبەری ناحیەی سنۆنێ یان قایم قامی مەخمور بەدەنجی چێ دراوە بەو حزبەی کە ئەوان پێم وایە ئەمەی کە ڕوو دەدات هەموو ئەوانی دەچێتە خانەی ئەوەی کە خۆیان پێی دەڵێن دەبێ تابلۆی سیاسی بگۆڕین یعنی دەگەکانیان پێیان وایە کە خۆیان قەبارەیان بچووک بۆتەوە کە دەنجیان کەمی کردووە هەوڵەکانیان لە چوارچەوەی یەک ئامانج و تارگێتایە لایەنەکەی بەرامبەر بچووک بکەنەوە یعنی ئیش بۆ ئەوە ناکەن خۆیان گەورە بکەن ئیش تەنها بۆکەن لایەنەکەی بەرامبەر بچووک بکەنەوە جا بەم شەرفرۆشتنە جارێک لە بەغدا جارێک لە محکەمەی اتحادی جارێک لە مامۆستا جارێک نازانچی بەو شێوەیە دکتۆر کاک دکتۆر بۆ پێی شارەزای لە سیاسەتی نێودەوڵەتی با بپرسم هەرچەند حکوومەتی عێراقیشدانی بۆ ناوەکە پەکەکە ڕێکخراوێکی لە چوارچەوەی تیرۆرە ڕێکخراوێکی تیرۆریستیە و هاتۆتە ناو سنووری باشووری کوردستان و لە دوجار هاتۆتە ناو عێراق ڕێککەوتنیشی هەیە لەگەڵ تورکیا دەپرسم لە جەنابەت چ ڕێکارێک بەرامبەر پەکەکە بگیرێتە بەر بۆەوەی چیدی بیانوو نەدا بەدەست تورکیاوە چیدی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانەدا چیدی ئێمە یان ئەوە تا زۆر جار وەک دەگوترێت با بڵێن قازانش لە بوونی کێشەی نێوان هەولێر و بەغدا ئەگەر سارد و سرێگە بێ لە نێوان هەولێر بەغدا ئەوان ئەو دەرفەتانە دەقۆزنەوە چ ڕێکارێک بەرامبەر پەکەکە بگیرێتە بەر بە بڕای جەناب هەر بۆ ڕاستکردنەوە حکوومەتی عێراق تا ئێستا پەکەکەی بە حزبێکی تیرۆریستی لە قەڵەم نەداوە بەڵکو وەڵای حزبێکی مەحزوورە بەڵام ئەوەی کە هەیە ئەوەیە کە ئەم حزبە لەگەڵ هەندێک لایەن لە عێراقا دەستی تێکەڵاو کردووە بۆ نمونە لە شنگال لەگەڵ حەشتی شعبیە لایەنێک لە حەشتی شعبی دەستی تێکەڵاو کردووە و نزیکەی 600 کەسی چەکدار کردووە بەوەی کە لەوێ ڕۆڵ بگێڕن
ڕێگر بن لەوەی کە ڕێکەوتنامەی شنگال جێبەجێ بکرێ ئاوارە یەزیدیەکانی کە بە حکمی داعش لەو ناوچەیە دەربەدەر کراون بگەڕێنەوە شوێنەوەکانی خۆیان ئەو ناوچەیە بنیاد بنرێتەوە. ئەوەی کە گرنگە بەنسبەت حزبێکە کاری با بڵێن خەبات بێ لە پێناو کوردستان دەبێ موقعی جوغرافی خۆی لە ناو چوارچێوەی سیاسی لە ناو دەوڵەتێکە ببینێتەوە بتوانێت وەکو چۆنەڵە جەماوەری بێ لە جەماوەری خۆی نزیک بێت. ئێمە ئەمڕۆ دەزانین کە پارتی کرێکاران کە لە چیاکانی خەندیل و تا بگرە نزیکەی 800 گوند لە هەرێمی کوردستانیان کردووە بەهۆی ئەوانەوە بووە بە تارگێتی لێدانی هێرشەکانی با بڵێن فڕۆکەکانی تورکیاوە و ناوچانە کە با بڵێن خەڵکەکانێتی ناتوانن کشت و کاڵ بکە ناتوانن بگەڕێنە سەرجەی خۆیان. ئەمە کێشەیەکی دروست کردووە کە ناهاوسەنگیەک دروستەکە و ناساقامگیری دروستەکە و بێتە مایەی نەبوونی ئاسایش لە سنوورەکانی هەرێمی کوردستانە و مناوچانەی کە با بڵێن سنوورن لەگەڵ تورکیا سنوورن لەگەڵ سووریا. لە هەمان کاتە ئەو پارتە هەوڵی ئەوەی نەداوە کە ڕێگایەکی مەدەنی بگرێتە بەر بۆ ئەوەی کە مافەکانی گەلی کوردستان دەستە بەر بکە، بەڵکو کاری تەنها ئایستا لەم قۆناغانەی دواییە ئەوە بووە کە من چۆن بتوانم ناوچە داگیر بکەم، هەژمونم هەبێ بەسەر ئەو ناوچەیە و ئەگەر پێم بکرێ گومرگ وەربگرم، ئەگەر پێم بکرێ خاوە وەربگرم و کۆریدۆر دروست بکەم بۆ ئەوەی کە هێزە هەرێمیەکان هەژمونیان هەبێ بەسەر ئەو ناوچانەیە و ڕێگر بن لەوەی کە لە هەرێمی کوردستانە سەقامگیری هەبێت. کێشەی سەرەکی پارتی کرێکاران ئەوەیە کە تا ئێستا نەیتوانیوە بەرنامەیەکی نیشتمانی هەبێت، دوور بووە لەو بەرنامانە. جەنابتان ئاماژەتان بە ڕۆژاوا کرد، ئێستا ئەو بەرنامەی کە لە ڕۆژاوا بەڕێوە دەچێت دروستکردنی کانتۆن لە دەرەوەی ئەو بەرنامانەیە کە تەنانەت دوورە لە ئەوتۆنۆمیش چجای ئەوەی کە باسی دەوڵەتی سەربەخۆ بکرێت. ئەوە لە لایەکی ترشەوە بەسە ڕێگرە لەوەی کە پارتێکی وەکو ئەنەکەسە کە وەکو چۆنڵێ ئاراستەیەکی نەتەوەیی هەیە ناهێڵێ لەوێ کاری خۆی بکات، خەباتی مەدەنی خۆی بکات و ئەمانە ئەو جۆرە حیزبانەی کە یا من یا کەسی تر نابێ بێ زیرۆ سەمگەیمی پێدەوترێت، ئەوە ناتوانێت بەردەوامی هەبێت و بە دڵنیایی و ئەگەر بێت و هاوکێشە هەرێمیەکان گۆڕانکاریان بەسەرا بێت ئەو هێزەش بەو شێوەیەی کە ئێستا هەیە نامێنێت لە بەرەوەی دارودەستەیە. خۆتان دەزانن هاوکێشەکان کاتێک گۆڕانکاریان بەسەرا دێ ئەو دارودەستانە لەبەرەوەی ڕیشەیاندا نەکوتاوە لەگەڵ جەماوەری خۆیان. ئەمڕۆ لە جەماوەری کوردستان لە باکوورە و بە دڵنیایی و زەرمەند بوونە لە ئەو خەباتەی کە پارتی کرێکاران ئەنجامی دەدات. ڕێگر بووە لەوەی کە ئاشتی لەوێ بەرقەرار بێت. دلیل بۆ قسەکانی جەنابەت بەڵێ ئەوە چەند هەڵبژاردنە ڕەجەب تەیب ئەردۆغان لە کوردستان لە زۆر شارەکانە دەنجی زۆری نەدەبات. بە دڵنیاییەوە لەبەرەوەی پارتی کرێکاران ڕێگر بووە لەوێ ئاوەدانی بکرێت و ڕەجەب تەیب ئەردۆغان من خۆم کە سەردانی ئەو باکووری کوردستانم کردووە خەڵکەکە خۆی وتوێتی ئەو بۆ ئێمە خستەخانەیەک دروستەکە ئەو بۆ ئێمە قوتابخانەیەک دروستەکە، بەڵام پارتی کرێکاران ناهێڵێ بۆیە ئێمە دەنگ بە ئاکاپا دەدەین بۆ ئەوەی کە وەکو چۆنڵێ ئاسایشمان بۆ بگەڕێنێتەوە. ئەمە یەکێکە لەو کێشانەی کە هەیە. لە هەمان کاتە بە بوونی لە ناو خاکی هەرێمی کوردستان دەرفەت ئەدا بە ئەو هێزە هەرێمیانە ئەو بکەن بە بیانوویەک و ناوچەکە بۆمان بکەن بۆ ئەمەش یەکێکە لەو کێشانەی کە هەیە. خۆش دێمەوە ئەگەر دەرفەت دەبێت چکە بەرنامەکەم کەمی ماوە کاک فازڵ پەکەکە ئەوە یەکەم جاری نییە. تەنانەت لە چەند ساڵی ڕابردوو دیبلۆماتکارێکی تورکیان لە ناو شاری هەولێر تیرۆر کرد، هەر لەو ناوچە نێزیکە لێمانەوە. چەند جارێک بۆری نەوتی کوردستان دکتۆری ژاماژەی پێدا تەقاندیانەوە، ینی لە هەموو لایەکەوە فشارت بۆ دێنێ چ سنوورێکیان بۆ دابدرێ. من پێشتری شارەتم پێ کرد پەکەکە سەنگەری دژایەتیکردنی فراوان کردووە چۆتە دەرەوەی حیزبەکان بوو بە ئەوەی دژایەتی خەڵکی کوردستانیش. بە بڕوای من کاکە ئەوەی کە پەکەکە دەیکا یەکەم نقطەی ئەوەیە کە ئیفلاسی لەبەرەکانی شەڕ لە مەقاومەکردن بەرامبەر بە سوپا و لەشکری تورکیا کردووە دێ ئەم حاڵەتی بشێوی و سووتاندنە لە کوردستان پیادە دەکا کە دەیبینین. کاک دکتۆری شارەتی پێکرد
پەکەکە یەک گوندی خۆی پێ ئازاد ناکرێ 850 گوندی ئێمەی داگیر کردووە 850 گوند لە خەڵکەکەی لە پرۆژەی ئاوادانکردنەوە کە دەتوانم بڵێم ئەو 850 گوندە 800یان شوێنی گەشتیاریە یعنی ئەمە بە سەدان خەڵکی کوردستان دەتوانن لەو شوێنانە بژێوی خۆیان پەیدا بکەن جگە لە بەروبوومی کشتی کاڵی و باغداری و خۆیان و لەوێ چیتر دەتوانن کاری مەڕووماڵات و دەیان پرۆژەی تری گەورە لەو ناوچانە بکەن پەکەکە داگیری کردووە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە هەم خۆمان هەم میلەتی خۆمانی لێ وشارکەینەوە چونکە جەنابی سەرۆک باردانی شەڕی کورد بە کوردی تەحریم کردووە یعنی حرام کردووە کە من پێم وایە پەکەکە ئەمەی قۆسۆتەوە یان کوردەواریش دەڵێ کە جامپڕبوو لی دەڕژێ من پێم وانە ئەو حاڵەتە هەر ئابە و شکلە پەکەکە ئەم بابەتە بقۆزێتەوە چونکە ئەوەی پەکەکە دەیکا زوڵمە غەدرە تاوانە بەرامبەر بە کوردستانی باشوور بەرامبەر بە هاونیشتمانیان بەرامبەر بە ئاوادارکردنەوەی ئەو ناوچانەی کە ئێمە دەیان ساڵ خەباتمان لە پێناودا کردووە بە کەلاوەی لە دەستی بە عسمان سندووە ئاوادارمان کردوتەوە ئێستا دیسان بۆ تۆ بە کەلاوە لە دەستی پەکەکە چونکە نایڵێ دانیشتوانی ئەو گوندانە بچنەوە ناوچەکانی خۆیان زۆر جاروانش ئێستاش دەتوانم بڵێم لە هەموو کاتەکانی تر زیاتر میحنێتێکی تری تازەتری بۆ خەڵک دروست کردووە ئەوەتانێ یعنی ئەو هۆکارەی کە پەکەکە داوێتی بەدەستی سوپا و دەوڵەتی تورکیاوە کە ڕۆژ بە ڕۆژ دێنە ناو ئەمکی هەرێمی کوردستان یعنی ئێمە لە ڕابردوو لەسەر گوندێکی خۆمان دەیان پێشمەرگەمان دراوە بە قوربانی و شەهید بووە دەیان و دەتوانم بڵێم سەدان پێشمەرگەیش بە قوربانی دراوە بەڵام ئێستا لەشکری تورکیا بە عەلەنی هاتۆتە ناو ئەمقی کوردستان و هەموو لایەنەکانیش پارتی تاوانبار دەکەن یعنی وەکو وایە من دەستی ئەوانمان بەس بێت لە دیفاعکردنی کوردستان بەڵام هۆکارەکەی پەکەکەیە بۆتە سەبەبی لەشکر کێشکردنی تورکیا و لە چەند ساڵی ڕابردوو دەوڵەتی تورکیا بە دەرکردنی پەکەکەش نێوەسا دارستانە سەختەکانی ئەسووتان شوێنە ئاسایەکانیشی دارەکان دەبڕێەوە دەیبرد وەکو چۆن زەیتونەکانی لە عەفرین هەموو هەڵکەند و بردی بۆ تورکیا لێراش بە هەمان شێوە بەڕاستیەکەی ئەمە سیاسەتێکی وێرانکاریە و سیاسەتێکی بە سوتماکردنە و سیاسەتێکی دژ بە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە و پەکەکەش سەبەبی ئەم تاوانکاریانەیە کە بەرامبەر بە خەڵکی کوردستان دەکرێت بە کورتی پێم سنوورێکیان بۆ دابنرێ ئەگینا بە تەکید سنوورەکە کاکە یعنی دەتوانم بڵێم سەختە من بڵێم ئەبێ سنوورەکە ئاوا بێ سنوورەکە دەگەڕێتەوە بەو شیعارە کە پەکەکە هەڵی گرتو و ڕەفتاری پێناکە ئایا دەتوانن بگەڕێنەوە سەر هێڵی نەتەوەی و نیشتیمانی خۆیان و شعور بۆم هەڵوێست و مەوقیفەی گەلی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان بکەن کە بە بەرچاوی ئەوانەوە قەتڵ عامی خەڵکی کوردستان ئەکرێ ڕائەکەن لە بەردەم سوپای تورکیا بەڵام بەرهەڵەستی لە هێزی پێشمەرگەی کوردستان دووسێ خودەشی کۆتاییم بۆ جەنابتە کاک بەختیار پەکەکە لەسەر ئەو تاوانکاریانەی بەردەوام بێ چارەنووسی چی لێ دێ من لێرە بامان شێڕێکی پێچوانم هەیە فەرموو پەکەکە توانیوێتی منەوەشی بە پێم وایە لەوەشا سەرکەوتوو بووە توانیوێتی ئاراستەی زۆربەی خەڵک لە هەرێمی کوردستان ئاراستەی دژایەتی زۆری خەڵک لە ئێران و لە سووریا و لە عێراق وەرگەرێنە بەرەو تورکیا یعنی هەر کەسێک ئەگەر تارگێت و ئامانجی یەکەمی دژایەتیکردنی تورکیا نەبێت ئەوە جۆرێک بە خیانەت و جۆرێک بە نانیشتیمانی ناوی دەبن ئەمە بۆتە لە ئینتیباعی لاشعوری خەڵک شیوا دروست کراوە دەبێت یەکەم شتی تۆ دژایەتیکردنی تورکیا بێت دوای ئەوە خەڵکی دیکە هەروەکو دروشمەکەی خۆیان کە سەرەتا دامەزرانە سەر ئەساسی ئەو دروژمەی کە دەلێت باکوور و باشوور و ڕۆژهەڵات ئاپۆسەرۆکی وڵات یعنی ڕۆژ ئاوا کوردستان نییە لای ئەوان تەنها ئەم سێ شارە بە حسابی ئەو کاتی ئەوان دروشمی ئەو کاتی ئەوان بۆیە ئەم ئاراستە گشتیە ئەم کە دروست کراوە بەوەی کە تورکیا دژمنی سەرەکی هەموو کووردە دەبێ ئێمە ئاراستەی هەمومان بەرەو تورکیا بێت هەر لایەنێکش طبعاً ناخۆشبەختانش وایە کە پارتی دیموکراتی کوردستان سنووری لەگەڵ تورکیایە بەرژەوەندەی ئابووری تۆ دەوڵەت و وڵات و موچەخۆرێکی دنیا لەسەر شانی تۆیە پێت خۆش بێیان پێت ناخۆش بێت دەبێت تامل و مامەلە لەگەڵ وڵاتیان بکەیت
جا کە تۆ تەعاملێکی دەوڵەتداری لەگەڵەکەیت بە دراوسێ لێ بنۆڕی تۆ تەعاملێکی دەوڵەتداری لەگەڵاکەی ئەوان بە سەدا ناو و ناتۆرە و جۆرەها تۆ تۆمەتبار دەکەن بۆیە ئەوان کاتەکە پێشتر باس لە سیسرکە پێم بڵێ ئەگەر بەردەوام بێ لەسەر ئەو تاوانکاری و ڕستەکانەی چی لێ دێ دەبێت چۆن ئەوان دەستی 2 3 و 4یان دروست کردووە لەوەی کە کۆنگرێکی ڕۆژنامە نووسی کرا پەکەکە ئیتیهام کرا بەوەی کە دەستیە بۆ لەو تاوانە دەست بەجێ دەستی 1 و 2 3 ئەو حیزبە و حیزبە هاوپەیمانەکەیان هێرشی پێچەوانەیان کرد تاوانبارەکەیان کردە قوربانەکەیان کردە تاوانبار و تاوانبارەکەیان کردە قوربانی لە چەند چرکەیەکە بۆیە دەبێت تۆ دوێ خوێندنەوە بۆ ئەمە بکەیت خوێندنەوەت بۆ ئەمە بکەیت تۆ چۆن بتوانی بەڕۆ ڕووی ئەم باهۆزە بیتەوە ئەوان ئێستا تێڵکێشی ئەو خەڵکە بوونە و لەگەڵ ئەو خەڵکەشە ئاوا قساکرێت زۆری دەوێت تۆ جارێکی دیکە بێ ئەم خەڵکە مەسەر بۆ نمونە بزودنەوەی گۆڕان ساڵانێکی زۆر شەڕی ئەم دەسەڵاتی کرد باشە دوای ئەوە کە تۆ قسەت لەگەڵیان دەکرد ئەتویان تۆ بەدبار دەکرد بەڵام ئێستا بە هەمان شێوە ئەوان میوانە لوتفتان نوانت هاتن بۆ تەشریفتانێنا بۆ بەرنامەکەم باز بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کە تاوەکو ئێستا لەگەڵمانمانەوە هەمیشەتان شاد